بەناوی خی گەورە و میهرەبان ئەمڕۆ لەسەر داوای ناوچەی یاخود ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی خولێکی یەک ڕۆژەمان بڕێوە برد بۆ چەند پرسێکی هەنووکەی گرنگ لەوانە پرسی سیاسی و لەگەڵ کۆمەڵە پرسی یاسایی گرنگ بۆ کادر و ئەندامانی لایەنی سیاسەکان گرنگن لە ناویاندا بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی. ئەم خولانە لە هەموویە لە کۆی پرسەکەدا دەڕژێتە خانەی بەهێزکردن و تەچویر و گەشەپێدان بە خودی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی. لەم دۆخە سیاسی یاریمی کوردستان تووشی چەق بەسوو بۆ بەڵام ئەندامانی کۆمەڵ خەریکی خۆپێگەیاندن و بەهێزکردنی خۆیانن زیاتر. سپاس بۆ ئامادەبووان کە بە ڕۆحێتێکی بەرزەوە ئامادەبوون بۆ ئێوەش کەوێنتان گرت. ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەوازی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەستان بەکردنەوەی خولێک بۆ ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە دەڤەرەکە کەوا خولەکە پێک هاتبوو لە سێ بابەت. بابەتی چەمکێکی یاسایی کە لەلایەن دانادارا پێشکەش دەکرا و بابەتی وشیاری سیاسی کە لەلایەن مامۆستا ئیبراهیم محەممەد عەزیز پێشکەش کرا و بابەتی پەروەردە و بانگەواز کە لەلایەن مامۆستا مەلافریات پێشکەش کرا